لە شاری هەولێر چالاکیەک هەبووە کە کتێبی ژانی خاچ بڵاو کرایەوە. دەستگای ستاندەرد لە شاری هەولێر کۆڕێکی بۆ سەرتیب جەوهەر ڕۆژنامەنووس و نووسەر ڕێکخست. لە کۆڕەکە نووسەر کتێبەکەی بڵاوکردنەوەی یەکەمی بۆ کرد و دواتر بە وردی باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد بە ناوی ژانی خاچ کە چەندین لایەنی کۆمەڵایەتی ڕۆشنبیری و سیاسی تاکی کوردی تێدایە. لە چوارچێوەی بەشداریکردن و کارکردنیان لەم بوارەدا لە بەشێکی دیکەی کۆڕەکە ئاماژەی بەهۆکاری نووسینی کتێبەکەی کرد کە ماوەی چەند ساڵێکە سەرقاڵی نووسین و ئامادەکردنی بووە. ژانی خاچ توێژینەوەیەکی بابەتیانەیە سەبارەت بە ژیانی ئابووری سیاسی کۆمەڵایەتی بەشداری سیاسیان لە کای حکومڕانی لە هەرێمی کوردستان و گرفتەکانی کە هەیەە و تێبین و سەرنجەکانی لەسەر مەسەلەی بەشداری سیاسیان بەشداری حکومڕانیان کە هەیەە و بەشێک لەو داو خواستانەی کە هەیەە تا ئێستا کاوان پێیان وایە جێبەجێنێ بۆ ئیتر لەگەڵشیدا ینی هەوڵم داوە وەکو چیرۆکێکی ڕۆژنامەوانی بیجێڕمەوە.